شامپۆیان بینی و لە تیکتۆک بەرچاوم کەوتم پێشەوەی داواکاری لە بەڕێزە بکەم کە کاک محەمەدینەوە حەمەی ستایل نامەمان گۆڕیەوە باسی ئەوماکە کە حساسیت دروست ناکە وتی بە هیچ شێوەیە حساسیت دروست ناکە و کارتی زەمانی لەگەڵەوە من بە شەرتەیەم ڕاستە لە بازارە تەقلیدمان هەیە بەڵام من لەسەری هەڵکۆڕراوە ناوی لۆگۆ هەموو شتێکی خۆمی پێوەیە لێم کڕیوە بۆی هێناردووم بە ئۆنلاین کە وەکو بۆی هێنام لێم وەرگە سایق تەکسیەکەی خۆی وتی ئەمە بە 5,000 لە بازارە تو بۆ 23,000 پێی کاکە من کە 23,000 پێ قسم لەگەڵ یا کردو ئەمە کوالیەتیە من کێشم پارەکە نەبووە من پێش ئەمەش ئەنواع دەرمانی کەم بەکارهێناوە تووشیم حاڵەتە نەبوو ئەمە تقریبا 3 هەفتە بێ ئەم شامپۆیم لەم بەڕێزە کڕیوە بەڵام من لەبەرەوەی سیاری گەورم پێبوو مەجالم نەبوو بەکاری بێنم 4 شەو لەوە پێش سەعای 11